بۆ پێش هەڵبژاردن دژایەتی کورد ڕەواجی هەیە لا نووسینی سامانی وەستا بەکرد. گرنگە تاکی کورد زۆر بە هوشیاریەوە ئەوە بزانێت کە ئێمەی کورد گەمەی دەست و کات بە سەربردنی چوار دەوڵەت نەتەوەی. ئەبێ بزانین کە ئێمە هاونیشتمانی هیچ یەکێ لەو چوار دەوڵەتە داگیرکەرەی کوردستان نین و بە هاونیشتمانی هیچ شوێنێکی تریش قبول ناکرێت. ئەگەرچی لە هەندێک لە وڵاتانی ڕۆژاواش لە لیستی هاونیشتمانی بوونیانە تۆمار کراوی. ئێمە داماڵراوین لە بوونی خۆمان وەک کیانێکی سربەخۆ. لە مێژووی کۆنا کراوین بە کاڵای تاقیکردنەوەی شمشێر و ڕومەکان. لە 100 ساڵی ڕابردووشە تا ئێستاش تاقیگەیەکین بۆ تاقیکردنەوەی چەکی کۆمەڵکوژە کیمیایی و بایۆلۆجیەکان. ئێمە بێبەرین لە خاک و نیشتمان و خاوەندارەتی. لەسەر خاکی خۆمانەژین و باجی ژیانکردنمان لێیاسێنن. لەوەش گرنگتر ئەوەیە کە کۆی ڕۆشنبیران و پاشانی یەکەیەکەی تاکی کورد بە وریاییەوە مامڵە بکەن لەگەڵەوەی کە ئێمە چوار دەور دراوین بە چوار دەوڵەت نەتەوە و لەسەر بنچینەی ئەو ڕاستیە کار و سیاست بەرەو پێش بەرن. باواتای ئەوەی خودی نەتەوە سەردەستە جیاوازە داگیرکەرەکانی کوردستان دژمنمانن، نەک تەنها سیاسیەکانیان و حکوومەتەکانیان. ئەبێ ئەوەش باشتر تێبگەین کە ئەو دەوڵەتانە پێناسەی سۆز و هەست و خواستیە و نەتەوانن، نەوەک ئەوەی بە ساویلکەی خۆمان لەلایەن زۆرێک ڕۆشنبیر و سیاسی و زۆرێکی تاکی کوردەوە باسی لێوە ئاکرێ کە گوایەوە حیزبێک یان چەند حیزبێکی سیاسی یان کۆمەڵێک ڕێکخراوی تند هاوێژی دیاریکراون کە دژایەتی خواستی ئاواتە دێرینەکەی تاکی کوردن لە سەربەخۆی و خودموختاری. ئەبوو لەوەش تێگەیشت بین کە ئەوە زۆرینەی تاکی نەتەوە غەیرە کوردەکانن لە ناو وڵاتە داگیرکەرەکانی کوردستانە کە دوژمنی کورد و خواستەکانی. ئەوە ئەوانن ئەو سیاسیانە هەڵەبژێرن کە زۆرترین دژایەتی و کین و ڕقیان بەرامبەر کورد هەبێ. حکوومەت و سیاسیەکانیش خواستی نەتەوەکانیان جێبەجێەکەن. بۆ نمونە بەشێکی پارت و سیاسیەکانی ئەو وڵاتانەی لەسەر خاک و زێدی کورد دەوڵەت نەتەوەیان بۆ خۆیان دروست کردووە پێش هەڵبژاردنەکانە کەونە دژایەتی کورد و کوردستان بە شێوازی جیاواز وەک سیاسی، ئابووری، فەرهەنگی و بگرە تا بەکارهێنانی تند و تیژیش بۆ ڕازیکردن و تێرکردنی حەزی دەمارگیری بەرامبەر کورد و لەو ڕێیشەوە بۆ کۆکردنەوەی زۆرترین دەنگ. ئەمەش سەلمێنەریەوەیە کە ئەوە زۆرینەی تاکی پێکهێنەریە و نەتەوانن دوژمن و نەیاری کوردن، نەک تەنها سیاسیەکانیان. گرنگە تاکی کورد بەگشتی سیاسی ڕۆشنبیرەکان بە تایبەتی باش لەوە تێبگەن کە دەوڵەت هی نەتەوەی سەردەستە و نابێت تاکی کورد بە دروشمی باق و بریقی هاوشێوەی برایەتی کورد و عەرەب تورک فارس هەڵخڵاتێ. گۆڕینی دیموگرافیای شارەکانی کوردستان، کۆچی بە لێشاویە و نەتەوانە بۆ ناوچە کوردنشینەکان، ناچارکردنی کورد لە ڕێی هەڕەشە و پاساوی سیاسی و یاساییەوە گاواهیدەری ئەوان کە هەرگیز شتێک نەبووە و نابێ بە ناوی برایەتی کورد و هیچ یەکێ لەو نەتەوانە، بەڵکو ئەوەی هەیە تەنها لە هزر و بیری تاکی کوردایە و بە پێچەوانەشەوە دژایەتی و دژمنکاری لەلای ئەوان باوەڕێکی چەسپاوە کە لەسەری پەروەردەکرا و ڕاهێنراون. کاتێ لەسەر شەقام و کووچە و کۆڵانەکانی تورکیا کوردێک لەسەر ئاخاوتن بە زمانی کوردی خەڵتانی خوێنەکرێ دەوڵەت بێ ئاگایە لەوە، بەڵکوەوە تاکی تورکە و کارە ئاکات. لە کەماڵیەکانەوە بۆ ئەردۆگان هەروە هاتووە چونکەوە خواستی نەتەوەییە نەک سیاسی. یان کاتێک کوردێک لە کرماشان لەسەر پێداگیری لە کوردستانی بوونی ئەو شارە سزای لە سێدارەدانی بەسەر ئاسەپێنرێ، کەسێکی دیکە لەسەر وانەوتنەوە بە زمانی کوردی زیندانی ئەکرێ. ئەمە خواستی نەتەوەی سەردەستە و دەوڵەت جێبەجێکارە. یان کاتدژایەتی کوردانی ڕۆژاوا ئەکرێ لە زێد و لەسەر خاکی مێژووی دێرینی خۆیان نکۆڵی لە بوونیان ئەکرێ و ناسنامەی هاوڵاتی بوونیان پێڕەوە نابینرێ. ئەوە پەروەردەی شۆڤێنی ناو خێزانەکانیشیانە، نەک سیاسیەکانیان بەتەنها. بەڵگەش ئەوەیە بەعس و ڕژێمەکەی ئەسەد ڕۆشتن کەچی شەرع جۆلانی درێژە پێدەری هەمان سیاسەتنەوە ئامادەنین دان بە مافی کورد و کوردستانی بوونی ئەو ناوچەیانەیە بنێ. کاتێ لەسەر گشتپرسی ڕیفراندۆم یەکێک لە سەرەتاییترینەکانی مافی گێلان 51% لە خاکەکەت بە زەبری هێز لەلایەن شیعە باڵادەستەکانەوە داگیرەکرێتەوە دوای ئازادکردنی ئەو ناوچانە لە دەستی سونەکان. کاتێکیش عەرەبی هاوردە بە پشتی سوپا ئەچنە سەر زەوی و زاری کوردانی کەرکووک و داگیریەکەن، ڕێگریەکەن لە چاندنی زەویەکانیان. ئەوە خواستی تاکی نەتەوە پەرست و فاشی عەرەبە. دەوڵەتیش پشتگیری لە خواستەکانیان ئەکات چونکە هەر خودی سیاسیەکان هەڵبژێراوی ئەو کۆمەڵگەن و هەموو ئەو نەتەوانە کۆکن لەسەر دژایەتی کردنی کورد و بەردەوامی داگیرکردنی کوردستان.
گەر بگەڕێی لە هیچ کونجێکی جیهانە هێندەیە و سیاسەتە چەوتەی جووت حیزبووە و بەناو پۆزیسیۆنی خاوەن پرۆژەی گەشتیاری هێزی چەکدار فێرگەی سەلەفی و ئیخوانی و فێرگە و بارەگای نهێنی سیخوڕی وڵاتانی هەرێمی لە 30 ساڵی ڕابردووە کردویانە و تاکی کوردیان لە باشوور لەسەر پەروەردە کردووە بێفەڕتر و داماڵدراوتر لە هەستی نەتەوایەتی نادۆزیتەوە تا کار گەشتۆتاوەی هەندێک هاوڵاتی کورد لە برس و لە ترسا بە ناچاری حکمی بێگانەی لە کوردی پێخۆشتر بێ ئەوەش کێشەیەکی گەورەی و زەنگێکی مەترسیدارە و ئەبێت تاکی کوردی لێ بە ئاگا بهێنرێتەوە کە بۆ دژایەتی نایەکسانی دەسەڵاتی کوردی ناکرێ و نابێت دژایەتی دۆزی کورد و کوردستان بکرێت تا ئەو شوێنەی بۆ تەکرێت دژایەتی سیاسەتی چەوتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنیش بکە بەڵام بۆ لە ناوبردن و بڕکردنی گەندەڵی نابێت دۆزی ڕەوای کورد ڕادەستی چارەنووسی نادیار و دوژمنانی مێژووی کورد بکرێت گرنگە تاکی کورد دۆستی نەتەوەکەی خۆی و پارێزەریشی بێ دژی هەر هەوڵێکی ڕەگەز پەرستانەی نەتەوە سەردەستەکانی داگیرکەری کوردستان بوەستێتەوە ئەبێ ئەوەش بزانرێ مرۆڤ بێ ناسنامەی نەتەوایەتی بێ سەربەخۆیی بێ کولتور و فەرهەنگی تایبەت بەخۆی لەناو ئەچێ و لەم جیهانە پڕپۆپۆلیست و ئۆرۆستۆقراتیەشە مانەوە تەنها بۆ بەهێزەکانە هەر لەبەر و هۆکارانش ئەبێت تاکی کورد خۆی بە چەکی خۆشەویستی خاک نیشتمان و نەتەوە پڕچەک بکات بۆ مانەوە ئەبێ ئاین بکرێ بە خۆراک و کاڵای سەرکەوتنی نەتەوە و نیشتمان